رؤساء الأحزاب والتشكيلات حزبەکان و ئەو لایەنە پێکەنەرە سەرەکیەکان لە ڕاستیدا ئەم دۆخە پێویستی بە وەرگرتنی ڕای هەمووان هەیە و هەو هەڵوێستی وەرگرتنی تێگەیشتنێکی هەوبەش لە نێوان لایەنەکاندا ئەگەر ڕێککەوتین لەسەر ئەوەی هەمووان پێکەوە کە دانیشتنەکە ئەنجام بدەین ئەوە پێویستەکە هەموو لایەنەکان بەشداری بکەن و هیچ لایەنێک دوور نەخرێتەوە لە بەشداربوون لە کۆبنەوە دەمانەوێت کە هەمووان بەشداری لە کۆبنەوەکەدا بکەن و هەموو تێڕوانینەکان و هەموو لایەنەکان بەشداری لە کۆبوونەوەکەدا بکەن لەو دانوستان و گفتوگوانێک کە ئێمە ئەنجاممانداوە لەگەڵ سەرکردەکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان و ئێمەش دیداری زیاتر لەگەڵ سەرکردەی حیزبەکانی تریش ئەنجامەدەین بنەما گشتێکە ئەوەیە لەسەر بنەمای ئەو دانوستان و گفتوانەی ئەنجامدەن زۆر گرنگە کە ئیشکالیە سیاسیەکان کۆتایی پێ ببێنن کە وای کردووە قەیران لە پەرلەماندا دروست ببێت و ئەو مشکلەیە یەکلایی بکەینەوە کە زۆرێک لە لایەنەکان دەستێوەردانیان ئەنجامدەوە کە حکوومەت و بە پلەی یەکەم سەرۆکوەزیران و هەروەها پەرلەمانتاران و ئەو پرسانەی کە پێوەستە بە چاکسازیەوە پێویستەکە یەکلایی بکرێتەوە دەواازەیەک بدۆزینەوە بۆ دەرچوون لەو قەیرانەوە هەڵوێستی وەرگرتنی گرنتی ئەمنی بۆ سەلامەتی و ئاسایشی ئەندام پەرلەمانەکان نەک تەنها بە قسەیەکی کە ئاسایشی جەستەی بەڵکو پێویستەکە ئازادی و پێویستەکە کە لە ڕووی ڕاو بۆچوونەکانیان پارێزراوە بێ کە بتوان بە ئازادانە ڕای خۆیان دەرببڕن و بۆچوونەکانی خۆیان دەرببڕن کە بە شێوەیەک نابێت هیچ فشاری یاخود هیچ کار و ڕێگایك بکرێتە بەر بۆ ئەوەی ئێرادە لە پەرلەمانتاران بۆ بسەندرێتەوە وەلایەنێکی تر لە کۆبنەوەکانەوەیە کە دەبێ ئەنجومەنی نوێنەران هەڵسێت بە هەموو کار و بارەکانی خۆی ئەوەی کە خۆی ئەنجامێتە پێویستەکە لەم دۆخە کارانەوەی کە لە ئێستادا پێدا تێت پەردەبین کە ئەنجومەنی نوێنەرانی عێراق پێویستەکە کە کار و چالاکیەکانی خۆی دەست پێ بکاتەوە ئەنجامی بدەیت لە ئێستادا ئەمە زۆر هیواخوازین کە کوتلە کوردستانیەکان هەموو ڕایەکی ڕۆن و یەکگرتوویان هەبێ هەمووان هەواڵوێست بن کە بتوانین بە شێوەیەکی جدی مامەڵی لەگەڵدا بکەین ئێمە وازەکەین کە پەرلەمان ناکرێت بە بێبوونی پەرلەمانتارانی کوردستان کۆ ببێتەوە ناکرێت هیچ لایەنێک بەشدار نەبێت لە کۆبنەوەکان و ئەمن و ئاسایش بپارێزین. دیدار لەگەڵ مەسعود بارزانی ئەنجامدەن ئەوەی کە دەمانەوێتەوەیە کە هەڵوێستیەک و بەشی لە هەڵوێستی هەموو لایەنەکاندا هەبێت هەموو کوتلە سیاسیەکان هەمویان هەڵوێست بلەوەی کە کۆبنەوەیەک ئەنجام بدرێت و هەمویان ڕێیەکی ڕۆشنیان لە بەردەمدا هەبێ بۆ ئەوەی بەشداری بکەن و دەمانەوێت کە بەشداری لە کۆبنەوەکەوە و دەمانەوێت کە ئەنجومەن دەست بە کۆبنەوەکەی خۆی بکاتەوەکو سەرۆکاتی پەرلەمانی عێراق گفتوگۆکەین لەگەڵ هەموو لایەنە سیاسی عێراقیەکان بە شێوەیەکی گشتی. سەباڵەکانی عێراق تووشی گرفت و چەڵەما بن بۆ باشووری کوردستانیان بەڵام هەر کاتێک هەیە سەر داخوازی موافقەکانی خەڵکی کوردستان دەسەڵاتدارانی عفو بۆی ئامانجەکە بن دوایەگە تووشی بۆی تەرجەمەکەی سێندو لەبەر و خانی ڕژیمی بەحسەوە ئێوە هەر جارێکە تووشی کێشەیەکە بن باشووری کوردستان ئەکەن بە پەناگە و بە جێمزگی خۆتان بەڵام کات دێت لەسەر بابەتی سەرچەکان کە ئەوان شماتی خەڵکی کوردستانە و داخوازەکانی خەڵکی کوردستانە ئێوە پشتگوێیەکەن هەتا ئێستا ئەو مافانێک کە لەسەر حکوومەتی ناوەندی عێراق ئەرکە جێبەجێ نەکردووە یعنی بۆ ئەم دووپاقیە لە سیاسەتی حکوومەتی عێراق بۆچی طبعا نحن متفاهمين كل المشاكل لو كشانت يا جين كلا صدابوني هي هيك
الشعب العراقي بەرژەوەندیەکانی گەلی عراق و هەرێمی کوردستان مافی تایبەتی خۆیان هەیە کە پێویستەکە مافەکانیان بەدی بهێنرێت لەلایەن حکوومەتی عراقی و وەزارەتە پێیوەستەکانەوە ئێمە هاوڵێسین لەسەر ئەو داخوازیانە سوپاس بۆیەوە. سۆرسپاسی بەڕێز سەرۆکی پەرلەمانەکەین بۆ ئەم سەردانە زۆر بە نرخ سەیرەکەین و بەڕێزیان و سەرۆکایەتی پەرلەمان سوورن لەسەرەوەی کە فراکسیۆنە کوردستانیەکان ڕۆڵیان هەبێ لە کاراکردنەوەی پەرلەمان و داخوازی و ئەو گەرنتیانەشی داوایەکەن و ئەو مافانەی چاویان تێبڕی و ڕێزی لەبژیرێ ئێمە بەڕێزەوە ڕوانینە سەردانی بەڕێز سەرۆکی پەرلەمان و بەڕێز کاکارام جەگری سەرۆکی پەرلەمان زۆر سوپاسیانەکەین. نشكر زيارة السيد رئيس مجلس النواب ونائبه والإخوة النواب الوفد الكريم الذي معه و پەرلەمانتارانی کە لەگەڵی دابوون زۆر سوپاسی ئەو هاتنیان بۆ و زۆر سوپاسەکەین بۆ کە بەڕێزەوە دەیانەوێت کە پەرلەمانتارانی کورد بەشداری بکەن لە چارەسەرکردنی ئەو قێرانە پەرلەمان